بريز بلند شيرزاد سروكي بارتيا رزقاريا نتويا تركمان هالاستوديو ميفاني منا كاي بلند بخير بيت خير عندك بس بازغم كاكا باشي زور سباس او هولاني حكومتي رغد دري صبرت تذكاري كدني سرجميري وببي سرجميريش تعامل لقى الهريمي كردستان اما بخوتا كان سياستك دوفاقي مترسي دار بخويا با تساوش گشتی تماشای بکەین پلانێکی داڕێژراوی سیاسیە هیچ مەسلحەتێکی هەرێمی کوردستانی تێدا نییە ئێستا کاتی ئەوەیە کە با بڵێن سەرۆک حکوومەت یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بە گشت لایەنەکانیەوە قبول نەکەن چونکە بەجددی ئەوە کارێکی مەترسیداری تاریخیە ئەنفاندی ناو لێدەنێی تعریبی ناو لێدەنێی هەرچی لە ناو لێدەنەی تەواوە دروستە چونکە نانەوێ قەبارەی هەرێمی کوردستان و یاخود ئەو تەتەوڕاتانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو ئیستیسواری لە هەرێمی کوردستان هەیە نانەوێ زیاتر لەوە زیاتر گەشە بکاتن پێیان ناخۆشە وەڵێ بگومان ئێحساکە دەکرێت سەرژمێری بۆ ئەوەی تۆ ڕێژەی ڕاستەقینەی دانیشتوانی وڵاتێکە بزانی بە پێیەوە پلاندانی ئەم ئێحسایە کراوە بە پێی ئێحساکە نفوسی هەرێمی کوردستان زیاتر لە 14 کوی عێراق پێی دێنێ یعنی دەتەعاملکردین لەسەر موچە ئەسەن بوجە هەر نانێرێت لە عێراق ینی موچەش لە 7 کەمتر دەنێرێت ئەویش بەردەوام ساڵانە چەند مانگێک دەفەوتێت دەخورێت وەکو خێرێک ینی وا تەعامل دەکەن کۆیە تا تام عاش بۆ خەڵکی هەرێمی کوردستان بنێرن ینی شەڕێکی پیسکۆلۆژی شەڕێکی نەفسی زۆر مەتیسەدا لەگەڵ خەڵکی کوردستانەکەن هەرچەند ڕێککەوتن هەیە نەفتیش دەڕوان ینی ئەمە چ عەقڵیەتێکی بەخۆی ئەسڵەن هەرێمی کوردستان ڕقمێکی ژمارەشی بڵاو کردەوە کە 14.4 بزانم ئەویش هەڵەیە لەویش زیاترە حکوومەتی فیدرالیش کە ئەوەی بڵاو کردەوە کە 12.67 فەرقەکەی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال 1.7 حالی حاضر بەڵام لە 14.4 زیاترە داتایەکی چاکماندایە بەڵام هەر شتێک و کاتی خۆی دێ و بڵاو دەکرێتەوە بۆ ئێستا بەڵام کە ئێستا دوای بۆتەنیا خۆم پێ دەڵێم و بەڵام ئەلێکوانە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانیتن ئەگەر زۆر ناڕازی بوون حکوومەتی فیدرال دەکرێت بە چاودێری وڵاتانی ئەوروپا یاخود متحیدە بی دووبارە بکرێتەوە لە هەرێمی کوردستان ئەگەر زۆر ناڕازی بوون قایل نەبوون بەڵام داتایەکە زۆر لەوەی زیاترە ئەخر پێشتر ئەم داتای بەڵاو کردوتەوە ینی لە کۆتایی 2024 دەهەم سەرژمێری لە مێژووی عێراق کراوە هەرێمی کوردستان شتیا بەشدار بووە لە 2005 نەتیجەکە بەڵاو کراوەتەوە کە ڕێژەی هەرێمی کوردستان زیاتر لە 100 بوو لە ئێستادا کەمیان کردوتەوە چاوانەی داتاکانی خۆیان مەسەلەی بودجەیە مەسەلەی سیاسەتی ئیقلیمیە مەسەلەی سوڵتەیە و مەسەلەکە ئەوەیە کە بتە وەرقەی زەخت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان بەگشتی بە گشت لایەنەکانیەوە لە بۆ تەشکیلکردنی حکوومەتی عێراقیە و لە بۆ ئەوەی کە لە قالبدانی هەرێمی کوردستانە کە لەوەی زیاتر نەتوانن بە پێش بکەون لەوەی زیاتر نەتوان کە خزمەتی گەلەکەی خۆیان بکەن و ئەوان چیان ویست حکوومەتی ژێڕایەلی حکوومەتی هەرێمی کوردستان ژێڕایەلیان بیتن سیاسەتی لە قالبدانی هەرێمی کوردستان لە 2010 دەستی پێ کرد لە 2012 و 14 هەر بەزەقی بە دیار کەوت تا ئێستا شرەگەر بێت کەواتە ئەوان سەرکەوتو نەبوونە لە سیاسەتی لە قالبدانی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لە چاو ناوچەکانی تر لە گەشەکردنێکی نەوعیدایە حتا بە سیستەماتیکردن و بە دیجیتالکردنی دام و دەستگاکانی خۆشیەوە ینی کەواتە ئەمەش لەوانەیە قاوانێکی بەتاڵ بێ ئەویش لە سای خۆڕاگری ملەتی هەرێمی کوردستانە یعنی ئەوان بە سیاسەتی خۆیان هەر ملەتێکی تر بەیە باوەڕ بکە زۆر لە مێژ بوو لەسەر چۆکدا دەنیشت ینی بەڵام لێرکوانەوە سوپاسگوزاری خۆمان لە بۆ گەلی کوردستان بە گشت نەتەوەیکانیەوە کە خۆڕاگر بوون تانیان بە سەرکەوتوانە ڕۆژی زۆر جوانی پیشانی هەموو جیهان بدەن سەرۆکی حکوومەت لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەڵێ بە هیچ شێوەیەک ناچینە ژێرباری ئەو سیاسەتە سیاسەتێکی مەترسیدارە گۆڕانکاری لە سەرژمێریە خۆت دەزانی سەرۆکی حکوومەت کە پێداگیریەکە ئیدی زۆر جددیە حتما دەبیت ئەمە تا چەند بۆ عێراق زەنگێکە کە ئەوان هەرچی بکەن لێرە پابەند نابن پێویستە وەکو خۆی تەعامل بکرێت
والله سەرۆکی حکوومەت هەر چ بکە لەو بارەوە هێشتەکەم یعنی ئەوە تاریخە یەک جارە کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بچەسپێنرێتن تەواو لەسەری دەڕۆن هەتاتە ئەوجا ئێستا ئەگە ئەمە مەجالەکەمان نەداهەیە دەبی چارەسەرشی بکاتن بە نەیار و یاریشەوە یەک ڕێزی برا کوردەکان و یەک ڕێزی هەموو گەلانی هەرێمی کوردستان ئێستادا پێویستە لە ئێستادا ناسکترین کاتە هەر چۆلێک بێتن نابی ئەو ڕاستیانە ئەمە پرسێکی گرنگە کاک ڕێزگار زۆر جار ئەو سیاسەتانەی بەغدا لە هەرێمی کوردستان هەندێک لایەنی سیاسی هەیە بە هەند وەرناگیرێ یعنی تا چەند بەغدا گوشار لە هەرێمی کوردستان بکە ئەوان پێیان خۆشە لەبەرەوە لایەنێکی سیاسی کە بەڵادەستە لە هەرێمی کوردستان زیاتر ئەو تەنگاو بکرێ هەنی ئەم سیاسەتانەی بەغدا بەرامبەر خەڵکی کوردستان ئایا بەرامبەر حزبێکە ئەم بەرامبەر کوپێک کاتەکانی هەرێمی کوردستان و لایەنەکانیەتی حتما بەرامبەر حزبەکە حالی حاضر بەرامبەر حزبەکە و ئەویش لە سایەی دەنگە ناڕەواکانی هەرێمی کوردستان با بڵێن دەنگە نەشازەکان ئەگە بێت و ئەوانە هەمویان یەک دەنگ بن یەک ڕنگ بن واللهی باوەڕ بکە کەسێک ناتوانێتن تەداخلی سیاسەتی ناوماڵت بکاتن بەڵام پێویستە لایەنە سیاسیەکان پێکهاتەکان چی بکەن سەبارەت بەمە پێویستە بە هەموو ئەوە ڕەتکەنەوە ینی ئەگە بکرێ بە دووبارە بکرێتەوە ئەگە زۆر ناڕازی بوون بە دنیا ئەوروپا ئەمریکا هەر کام لایەک بیتن ئاگدار بکرێتەوە مافی مرۆڤ چکە ئەوە شتێکی بەسیڕیە مەسەلەکە خۆ بەس ئێستا نییە کە حکوومەتی فیدراڵ کورتەی بودجێ هەیە بەخۆی قەردارە دەیەوێ لەسەر حیسابی موەزەفی هەرێمی کوردستان عیبەکانی خۆی قەپاتکە بەڵام لە خۆشە هیچ عیبیان نییە هەموو مانگ بە عاش خۆیان وەردەگرن بەڵام هەموو شتێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان قبوڵ دەکەن بەڵام لە عێراقەوە دەهەم ئیحسا دەکرێت لە ساڵ 1920ەوە تا ئێستا دەگەل بێت بە تایبەتی دوای ئیحسای 57ەوە بەردەوام هەولی گۆرانکاری دیموگرافی درراوە بە تایبەتی تعریبکردنی ناوچە کوردستانیەکان کەرکووک و نازانم چێت تا ئێستاش لەگەل بێ ئەنیاو نفوسی هەرێمی کوردستان کە خۆیان سەرژمیریان کردووە خۆیان سەرپەرشتی سەرژمیریان کردووە ئەویش پێیان هەزم ناکرێت گۆرانکاری لە ڕقەمەکان دەکەن ئەنی شوڤێنیەت تا ئەم ڕادەیە بالفعل ئەوە ئەگە بیانوێ ئەگە لە دەستیابی ئەگە لە دەستیابیتن هەر ئەسڵەن ئێرش دەکەن عەرەبستان دۆچش دەبتە عەرەبستان بەگرە هەتا زاخۆش دەکەن عەرەبستان و بێزگە لە سلێمانی و هەڵەب جەوانش وەکو پێم عەرزی زەنابتم کرد تعریبە نەفیکردنە ئەنفاڵکردنە هەرچی ناو دەبەی ناوی بە تەواوە چکە ئەوە قبوڵت ناکە وەکو هەرێمێک قبوڵت ناکە و پێی هەزم ناکرێ دەبی سیاسەتەکی حەکیمانە هەبیتن لەلایەن بەڵام ئەمە دیفاکتۆیە ئەمە لە چارچۆی دەستوری عێراق چەسپێنراوە عێراق وڵاتێکی فیدرالیە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالیە لە چارچۆی عێراقە بە پێی دەستوریش سەلاحیەتی ئەرکۆمافەکانی دیاری کراون زۆر شتێ لە دەستور دیاری نووسراوە بەڵام کاکاری پێ دەکرێت فەرمومادەی ١40 کەواتە ئەمانە نەکار بە دەستور دەکەن نەکار بە یاساکان دەکەن نەکار بەڕێکەوتنە سیاسیەکان دەکەن کار بە هیچ شتێکی نەکەن ئەسڵان ڕێزدە ئیمزای خۆشیان ناگیرن چۆن تەعامل لەگەڵ ئەم عەقلیەتە بکرێ بەڕاستی ئەو دەبی سیاستەش حەشیمانی حکوومەتی هەرێمی کوردستان هەبیتن و یەک ڕێزی برا کوردەکان لەو کات و ساتەدا بەجددی زۆر شەرتە پێویستە یعنی هەموو کێشەکانی سیاسی ئەوانە بەلاوە بنرێتن و دروستبوونی حکوومەتی باڵێن ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێتن باوەڕ بکە سێ چارێژی ئەو مەشاکلانە حەڵ دەکات ئەکرێ بڵێن خوا قوواتی ئەو سیاسیانەی خۆمان دەکەن تەعامل لەگەڵ عێراق دەکەن و ئیدارەی ڕەوشەکە دەکەن حتما دەبێت تەحملێکیان هەبێت چونکە ئەوان هیچ شتێکیان لە دەست خۆیان نییە باوەڕ بکە هەر قەرارێک بێتن قەرارێکی ئیقلیمیە لە دەستەواندا نییە ئەوان عەبدولمەئموورن و موەزەفەکن ئەویان دەبینینەوە سەراحەتن هیچی بەداخەوە ڕەوشی عێراقایە برێز بڵند شێرزاد سەرۆکی پارتیا ڕزگاریە نەتەوەیە تورکمان گەلێک سوپاس زۆر سپاس خێر